پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان. هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک وەردا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیکەوە معنایشی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی عەزیزی پێشەنگ تیڤی. خۆشحاڵە من بنال مستەفا بۆ چوارشەمەیەک تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 11 ئەیلولی 2024 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە هێرش بۆ سەر دەستگای چاودێر قسە و باسێکمان دەبێت. پاشان سەبارەت بە سەردانی سەرۆک کۆماری ئێران پزیشکیان بۆ عێراق بەرنامێکی ترمان دەبێت. و لە کۆتایشدا سەبارەت بە سەردانی تەیف سامی و شاندی ئەنجومەنی ئابووری حکوومەتی عێراق بۆ هەولێر قسە و باسێکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانی ئێوەی خەنە ڕوو ئاڕاستی میوانانی بەرنامەکەی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنجڕاکێشەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر ئەو هێرشەی کە کراوەتە سەر دەستگای چاودێر، واتە داخستنی دەستگای چاودێر و هەروە ئەوی لە خانەقینیش هێرشکرایە سەر ماڵی مەلابەختێر. ئەم بابەتە شتا و توێ دەکەین لەگەڵ تایر حەسەن. تایر حەسەن، ئەم کاتت باشە و سوپاس کە جارێکی تر داوەتی ئێمەت قبوڵ کردو لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادەن. ئێوارەی تۆ ئێوارەی بینەران و بیستەرانی پێشەنگ تیڤی باش ماندوو نەبوون. لەسەر ئەوەی کە بۆچی ئەم هێرشە بۆ سەر دەستگای چاودێر و مەلابەختیار ڕوویداوە قسە و باسی جۆرا و جۆر هەیە. یەکێک بەوە تەعبیرەکە کە
ئەمە لێسەنەوەی ئەو مڵک و مەمتەلەکاتانەیە کە ئایدی یەکێتیە و کەسێک ئێستا سەر بە یەکێتی نەماوە دەبێت تەسلیمی بکاتەوە وەرگیراوەتەوە. باس لە پرسی ئازادی سیاسی و ڕادەربڕین و سەرکوت کراوە و هەروەها باس لەوەش کراوە بۆ داپۆشینی ئەو ڕووداوانەیە کە ئێستا زۆرگوێز لە هێزەکانی کۆمەڵە چۆڵ دەکرێت و دەیانێرن بۆ سوورداش. بە بۆچوونی ئێوە هۆکاری ڕوودانی ئەم هێرشە بۆ سەر دەستگای چاودێر و ئەوانەی ئایدی مەلا بەختیارە بۆچی دەگەڕێتەوە؟ بە بڕای من هەموو شتانی کە باز دەکرێت لەسەر ئەو هەڵمەتەی کە کراوەتە سەر دەستگای چاودێر هەموو ئەو لێکدانەوانی کە باز دەکرێت هەر یەکەی گۆشەیەک لە ڕاستی تایە. بۆ نمونە کەسانێک باسی مشکلاتی خانەوادەی دیەکەن کە بافڵ لەگەڵ با بڵێن خەزوری یا کۆنە خەزوری بێتی، یان کەسانێکی کە باسیەوەکەن کە لەم کاتی هەڵبژاردنە داوایان لە مەلا بەختیار کردووە کە ئەم لێدوانانە کە ئەیکات بە قازانجی یەکێتی نییە و یەکێتی زەعیفەکە و داوایان لێ کردوێت کە بەشداری بکات لە هەڵمەتی هەڵبژاردن بۆ یەکێتی و ئەویش قبوڵی نەکردبێ، یان لانی کەم داوایان لێ کردبێ کە لەم کاتەیە کە نزیکی هەڵبژاردنەوە یەکێتی لە نێو قەیرانێکی زۆرە و مەترسی ئەوەی هەیە کە دەنگەکانی هەتا بەپی لێکدانەوەکانی مەلا بەختیار دەنگەکانی کەم بێتەوە یا خەڵک کەم دەنگی پێبا بەشێکی گەڕێنەوە بۆی کە مەلا بەختیار لێدوان لە دژی یەکێتیەدا، بەشێکی کەی باسی ئەمەی کۆمەڵاکەن کە بۆی دا بپۆشتێ بەو هۆیەوە کە یەکێتی لە نێو قەیرانێکی خنچێنەری سیاسی و چێشمەکێشێکی بەهێز کە هەیەی لە بەرامبەر پارتیە و چێشمەکێشێک کە کولی بزوتنەوەی کوردایەت یەکێتی و پارتی لە بەرامبەر دەوڵەتی مرکزیە لە بەرامبەر حکوومەتی عێراقیە هەیەە بێ ئاسۆییە کە بە دەسەڵاتی یەکێتیەوە بێ ئاسۆی یەک زاڵە و سەرنجام وای کردووە کە هەموو ئەوانە گۆشەیەک لە ڕاستی تیا بن بۆیە بە هەموو لایەکە پەلا هاوێ، ینی تۆ تماشاکە خۆ هیچ جۆرە ئۆرگانێکی حیزبی لە نێوێکێتیان نەماوە. بافڵ تاڵەبانی بۆ خۆی لەسەری سەرەوە دانیشتووە لە جێگەی دادگا بڕیارەدا، لە جێگەی قەزا بڕیارەدا، لە جێگەی مەکتەبی سیاسی بڕیارەدا، لە جێگەی کۆنگرە و پلنۆمەکان بڕیارێدا، هەر شەو هەڵەسی هەر پێچێک بەستیا هات بۆ بەیانیەکێ جێبەجێ کات هێزی کۆماندۆ نێرێتە سەر ئەمەگرێ ئەوە کوژێ. بە هەر حاڵ هیچ کەسێک نییە لی بپرسێ. ئەمە نیشانەدا کەەوە حیزبە لەگەڵ تەناقوز و لەگەڵ بێئاسۆیەکی لەگەڵ قەیرانێکی بەهێزە بەرەوڕوە کولی بزوتنەوەی کوردایەتی لەگەڵ ئەم بەرەوڕوە و ڕیشەکەش یەگەڕێتەوە بۆی کە ئەمانە ڕیشەی بزوتنەوەی کوردایەتی بە یەکێتی و بە پارتیەوە بێ ئاسۆییان ئەگەڕێتەوە بۆی کە ئەمانە ئەو قسە قۆڕی کە باسیەکەن کە ئەمەی بەدەست هاتووە بەرهەمی خوێنی شەهیدان و بەرهەمی خەبات و تێکۆشانی پێشمەرگایەتی و بەرهەمی تێکۆشانە قسەیەکی پوچ و بێمانایە. ئەمانە بە سواری دەبابەکانی ئەمریکا هاتن لەنێو قڵشت و کێشمەکێشێکا کە ئەمریکا لەگەڵ حکوومەتی عێراقا بۆی وەسەرنجام بۆ هەیمەنی خۆی بەسەر دنیادا جەنگێکی لە عێراقا خۆڵقان و ئەمانیش سواری دەبابەکانی بەعزبوون و سەرنجام کوردستانیان لە عێراق جیا کردەوە لە ژێناوی خەتی 36 نۆفلایزۆنیان دامەزرن یەکێتی و پارتیان کە بە حەرز بە دیاریەوە. ئێستا تەوازنەکان گۆڕاوە، چێشمەکێشەکان گۆڕاوە، هێزەکان گۆڕاون، ئەوزاعی سیاسی ناوچەکە گۆڕاوە، یەکێتی و پارتیش لەنێو ئەمە تووشی قەیرانی بوون بەیانی نازانم چ ڕووەدا. سەبەبی ئەسڵی قەیرانێکە یەکێتی و پارتی قەیرانێکی سیاسی کە لەگەڵی بەرەڕوو نەمەیە بۆ ئەمە ئیتر پەنەها هینەکەن طبعا کە حزبێکی سیاسی لەگەڵ بێ ئاسۆی سیاسیە بەرەوڕوو بوو ئیتر لە هەموو لایەکەەوە شەبقی تێبێ ئاسۆ نبینێ نازانێ بەیانی چی ئەگوزەرێ بۆ ئەمانە پەلە هاوێ بەم لاولایە گۆشەیە لەمانە یەکێکی کە جارێکی کە ئەمەی چاودێر یەکێکی بوو بە یەکێکی کە لەو پەڵەڕەشانە بە ناوچەوانی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە نە ئەمە ئاخیرە بێت و نە ئەوەڵیش بووە مێژووی یەکێتی لێوان لێوە لە هێرش بۆ سەر ئازادی سیاسی بۆ ئازادی ڕادەت بڕین بۆ تەسفیە حسابی هەتا جەستەیی ناوڕیزەکانی هەتا خۆشیان ئەمەش گۆشەیەکی ترە لە هێرشکردنەوە حزبی کۆمۆنیستی بۆ دیفاع لەمە وەکو ئازادی ڕادەت بڕین پشتیوانی لێ کرد دیفاعی کرد لەوەی کە نابێت و دەستگایدا بخرێ هەوڵێکە بۆ بەرچەسەکردنەوەی ئازادی سیاسی. لە زۆر ڕۆ ئەکرێت سەرم بابەتە قسە بکەین بەڵام ئەوەی کە بۆ من لێرەدا ئەمێ قسە و باسی لەسەر بکەین بەشێک لەو کاردانەوانە و قسە و باسانەیە کە بە دوای داهاو بابەتێکی زۆر سەرنجڕاکێش ئەوەیە لەسەر خودی یەکێتی قسە ئەکرێت بەشێک لە
مەلا بەختیار و کەسانێک کە هاتوون پشتیوانی لێ دەکەن باز لەو دەکەن کە ئەمەی یەکێتی جاران نییە ئەم یەکێتیە گۆڕاوە و کۆمەڵێک دلیل دەهێنەوە کە بۆچی ئاواهەیە بە بۆچوونی تۆ ئەم حیزبە چەندێک گۆڕاوە لە ئەوەی کە ئەم بەرپرسانی پێشووی یەکێتی باسیەکەن دەموچاوەکان گۆڕاون تەوان دەموچاوەکان گۆڕابێتن کردەوە ئەوانش دەگۆڕێ بەڵام لەسەر یەک خەتە منیش ئەو لێدوانانی کە پێشووتر کە لە ئەنجامی ئەوە هاتوۆتە پێشەوە بیستومە بە تایبەت مەلا بەختیار خۆی کە لە چەندین مناسەبە قسەی جۆرا جۆری کردووە پێم باشە کە لەسەرەوانە بوەستین و لەسەرەوانە قسە بکەین یا کەسانێک بەدبەختی مەلا بەختیار لەم کێشەیەدا ئەوەیە کە دوو کەس هاتون دیفاعی لێکن یەکێکیان فەریدون عەبدولقادرە و یەکێکیان سالار عەزیزە فەریدون عەبدولقادر بۆی کە بزنسەکەی بڕوات دەمێ نێچیروان بارزانی برادرێتی دەمێ مەسعود بارزانی خاوەن قەزیە و سەرۆکی کوردستانەوە توانێ هەموو کێشەکان چارەسەرکە بۆی بزنسەکەی بچەرخێت لەگەڵ مەسرور بارزانی برادر و ڕەفیقن و ڕسمیان هەیە بۆی بزنسەکەی بچەرخێت لەگەڵ یەکێتی و کادرانی پێشووتری کۆمەڵ و بافڵ تاڵەبانیا برادرایەتی هەیە سالار عەزیزیشە ئەمە جگەر لە جنێ و فرۆشیەکانی کە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکانیدا بەشەر هەم لە ڕووی نایاسیریکە بەشێکی تری سالار عەزیزە کە بۆ خۆی تاوانبارە بخوێنی بەکر عەلی و دەیان شەقوەشێنی کە لە سەردەمێکا کە مەحافظ بوو لە شاری سلێمانیە لە ئەسوێتی ئەم دوانە خەریکن دیفاعی لێکن بۆیە قەزیەکەی ئەوەی کە ڕوویەوەی نییە لە هیچ جێگێ باسی کە تاوجێگەی بەخۆیە گەڕێتەوەی وهم فەریدون عەبدولقادرم سالار عەزیز باسیەوەکەن کە هیچێتی نیشتیمانی هی ئێمەیە هی بافڵ تاڵەبانی نییە نازانم بافڵ تاڵەبانی کوردیەکەی تەواو نییە نازانم بافڵ تاڵەبانی نازانێ باوکی چی کردووە بافڵ تاڵەبانی نازانێ مشکلاتی چی بووە ئەم یەکێتیەکەی جاران نییە تا مەلا بەختیارەڵێ هی منە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژووەکە مێژووی منە نایم بە کەس من حەزەکەم مەلا بەختیار دڵنیا بکەم کە مێژووە مێژوویەکی ئەومە جوان نییە کەس لێ بسەنێ ئەم مێژووە هەر پیرۆز بەخۆت بێ وەرە بە باسی ئەو مێژووە بکەین باسی ئەو کاتە بکەین کە بافڵ تاڵەبانی مناڵێک بۆ هەر سەری لە سیاسەتیش دەرنەچۆ نەبۆشی مەسەلە بۆ نە هیچ شتێکیشی بۆ وەرە باسی مێژووی کێتیە بکەین مێژووی کێتیە ئێوە چالاکیەکانتان مامۆسایانی زانکۆتان لە شارەکانە ڕفان بۆەوەی کە پارەی پێوەرگرن و سەرنجام لە نووجەریدەکانی دنیا ناوتان بێ ئێوە محاویلەکانی کۆڵانەکانتان لە تەقانەوە ئێوە خەسەخانەکانتان فەرموو دەکردووەتان بردەمانە چالاکی ئێوە بوو پاشان دواتر جایەتە سەر شەڕی ئێران و عێراق وەختی شەڕی ئێران و عێراقە بێ ئێوە ئاسۆ ئیستراتیجی خۆتان بە شەڕی ئێران و عێراقەوە گرێ ئەدەن خواخواتانە و شەڕە هەر درێژەی هەبێ لەبەرەوەی کە شەڕی ئێران و عێراق ئاسۆی ئیستراتیجی مانەوەی ئێوە دابینەکە بە پشتیوانیتان و بەلایەنگریتان بۆ لایەکەن کە جمهوری ئیسلامیە ئەو شەڕە بوو بەهۆی گیان لەدەزانی 1 ملیۆن بەشەر لە خەڵکی ئێران و عێراق و سەرنجام پاشەکشەیەکی ئابووری خەتەرناک بەسەر ئێران و بەسەر عێراقیشا دامەزرا ئێوە لایەنگری ئەو شەڕە بوون پاشان دوایی پرۆسی ئەنفان دەست پێەکە جارێکی تر ئێوە پازدارە هێنن ساڵی لە شەڕی ئێران و عێراقا بۆ هەڵەبجە و سەرنجامە بێ بەهۆی کیمابارانی هەڵەبجە و 5,000 کەس لە خەڵکی هەڵەبجە گیان لە دەستەدا جەلاو تاڵەبانی ئەڵێ 100 خۆزگە بۆ 1-2 هەڵەبجەی تر دواتریش نەوشیروان موسەفا ئەنجا هەوڵەدا بەپێی قسەی خۆت بەپێی دەلائیلی قسەی خۆت هەوڵەدا مەفرەزەیەک بنێرێ بەشکم سەردەکەی دوکان سەردەکەی دەربەری خان بتەقێنەوە و زۆر مهم نییە و دیهاتانی خوارەوە ئاوەی با ئەنجایەنە نێو شارەکان لە نێو شارەکانی شار لە 91 و 92 شەڕ دەستپێکن خۆدێکە لە فەرماندەکانی شەڕی ناوخۆ بووی 10,000تان لە خەڵکی و شارە خەڵکی کرێکار زەحمەکێش و ڕۆڵەکانی کرێکار و زەحمەکێشی سلێمانی و هەولێر و کوردستانی عێراق بە کوشدا بەبێوی هیچ دوژمنایەتییان لەگەڵ یەکتری بوو بێت دوایەوە ئیتفاقی واشنگتۆنەکەن ئەنجا دەزەکەن بە فەرهودکردن لە ئەوڵین هاتنە ناو شار کوردستانتان و لە شاخەکە کە یەنە خوارە سەدی بەخما ئەفرۆشن تۆ جەلاو تاڵەبانی مەسعود بارزانی خۆیان سەدی بەخما ئەفرۆشن ئەگەر سەدی بەخمان نەفرۆشتایە لانی کەم مەسا منتیقەی چۆمان و منتیقی هەولێر مشکلەی ئاویان نابوو کە ئاوی خواردنەوەیان نییە بەهەرحاڵ زۆرن زۆرێک لەو بەڕێزانی کە لە نێو ڕیزەکانی خۆتان نابوون مێژوەکەیان نووسیوەتەوە ئەوە مەلا ئەحمەدیبانی خێڵانیە ئەوە حەمە حاجی مەحموود هەتا خۆت خودی مەسعود خودی مەلا بەختیار ئەوە پشکۆ نەژمەدینە ئەوە سوزانم ئەوە علی بچکۆلە زۆرێ لەم بەڕێزانە خودی نەوشیروان مستەفا هەرێکە گۆشە لە گۆشەی ئەو مێژووە بازەکەن کە هەلایە
پڕە لە تاوان، پڕە لە کوشت و کوشتار، پڕە لە نائینسانی، پڕە لە سەرتی سیاسی، پڕە لە ڕاوەدونان. ئەو مێژووە هەر پیرۆز بەخۆت بێ. ئەوە مێژوویەکە کە بافڵی تیان نییە، مێژوویەکە هیەوەیە بەدەستی خۆتان، ئاگاهانە بە ئیرادەی خۆتان نووسیبتانە. لە دوای 92 تاگا بەم ساتە وەختە پێویست ناکات لەسەری باسکە باسی بکەم لە شەڕی ناوخۆ، لە دزی، لە جەردەی، لە تاڵانی، لە ڕوتانەوەی خەڵک، لە بێنانی، لە بێئاوی، لە ڕاکردنی خەڵک لە سەرکوتی سیاسی. چیتان نەکردووە لە 32 ساڵ ڕابردووە؟ بۆیە خەڵک تفو نەعلەتان لێەکان لە خۆتان، لە مێژووتان، لە ڕابردووتان. لە ئەوە منەوە زۆر باشە زانم کە هەزاران کەسی وەکو کەسی تێکۆشەر، کەسی دڵپڕ لە هیوا کە ژیانبازی کردووە، کە مناڵەکانی بەجێهێشتووە، کە تینوێتی چەشتووە، کە دایکی جگەری سوتاوە بووی. هەزاران ئینسانی وەکو حەمەڕەش و وەکو چێو هەمووەمانە لەم ڕیزانەیە کە ئومێدیان بەوە بۆ ئێوە ئەتوانن وە سەرکردایەتی یەکێتی ئەتوانێت ڕزگاریان کا لە زۆمی قەومی، لە دەرەجە دووبوون لە عێراقێکی قەومیە. منەزانم هەزاران ئینسانی تێکۆشەر و هەزاران ئینسانی دڵپڕ لە هیوە لە نەو ڕیزەکانتان نەبوون و گیانیان لەدەستداوە. بەڵام ئەگەر ئێستا زیینویان کەیتەوە و ئەم کار و کردەوە هینی 32 ساڵ و 33 ساڵ لە ڕابردویان ببینی، تفەکەن لە ڕابردوو لە مێژووی خۆیان، تفەکەن لەو مێژووە کە تۆڵی هی منە، کە ڕێهی منە و بۆ منە دەهەر پیرۆزی خۆت بێ. بۆیە ئەحزابی سیاسی بەوە هەڵناسەنیێنرێ کە چەندێک ئینسانی دڵسۆزی تایە، کە چەندێک ئینسانی بەڕەمشتی تایە، کە چەندێک بەمە هەڵناسەنیێنرێ ئەحزابی سیاسی. ئەحزابی سیاسی بە سیاسەتی هەڵەسەنیێنرێ، بە قەتعنامە و بڕیارنامەکانی هەڵەسەنیێنرێ، بەوانە هەڵەسەنیێنرێ ئەحزابی سیاسی. لە نێو مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی یەک بڕیارنامەی تیانە، یەک بڕیارنامەی تیانە کە بۆنی ئینسانیەتی لێبێ. هەمووی شەڕە، هەمووی کوشتارە، هەمووی خوێنە، هەمووی هەتا جەلال تاڵەبانی لە کاتێکا کە تۆنی بلێر هات بۆ بەغدا و کاتکەیەکێ لە سەر ڕۆگەزیرانی بڵێن بریتانیا بوو، یەکێ لە یاریکەرانی شەڕێک بوو کە بەرامبەر بە عێراق 2003 یەک شتی پرشکدا لە مێژووی جەلال تاڵەبانی هەبوو، دەستی خۆی قاچی پیانە. ئەویژەوە بوو بە تۆنی بلێری وتی کاتێ من گەنج بووم و لە جامیعە بووم لە بەغدا کە وەختێک عێراق لەژێر دەسەڵات و احتیلالی بەریتانیا بوو، ئێمە خۆ پیشاندانمانە کرد، داوامانە کرد کە ئەبێ احتیلالی بەریتانی، داگیرکەری بەریتانی لە عێراق چێتە دەرەوە. بەڵام ئێستا کە سەر و کۆمارم داواکەم کە قوات و سوپای احتیلالی بەریتانی لە عێراق بمێنێتەوە نەچێتە دەرەوە. ئەو هەموو ئێستا شۆڕش گێڕانەیە بوو بە گەنجیەوەش لە بەردەمی تۆنی بلێرە پێینا بەسەرە میە. هێزێک کەسێک حیزبێکی سیاسی لەسەر ئەساسی شیمیابارانی هەڵەبجە، لەسەر ئەساسی تەقاندنەوە، لەسەر ئەساسی برسیکردنی خەڵک، لەسەر ئەساسی لایەنگیری بۆ شەڕێک کە عێراقی بە ئێرەگەیان حیزبێکی سیاسی لەسەر ئەمە بە تەمابێ بەدەسەڵاتی سیاسی بگە کە بەدەسەڵاتی سیاسی گرتە دەست ئەمە کاکە ئێوە لە 32 ساڵی ڕابردووە کردوتانە. شتێکی سەیر نییە تۆکە لە پێش 2003 تەواوی دنیا، تەواوی ئەو وڵاتانی کە تۆ پێڵی دیموکراسی و حەزەکەی کوردستان وەکو ئەوەی لێبێ، هەزاران ئینسانی تێکۆشەر ڕژانە سەر جادەکان وتیان نابۆ جەنگ. ئێوە پێشی دەوابەکانی ئەمریکا کەوتن، ئێوە پێشی دەوابەکانی ئەمریکا کەوتوتان بۆ جەنگ. دەیتر جەنگ ڕوویدا، عێراقیان ئەو هاوێران کرد ئەوە تا 200-300 دانە لە پەرلەمانی عێراقا دانیشتن باسیەوە کە کێشەیانەوەیە کە مناڵێکی 9 ساڵ بدرێ بە شوو. عێراقیان بەم جێگەیەگەیان ئەوە ئاکانی ئەو جەنگەیە کە تۆ حیزبەکەت لە پێشەوەی ئەم سیاسەتی ئەمریکاوە بوون. ئێوە دەبابی ئەوان هاتن. بەم معنایە حیزبێکی سیاسی لەسەر ئەساسی برسیکردنی خەڵک بە تەماوێ بەدەسەڵاتی سیاسی بکە، ئەمە مێژووەکەیت و مێژووە پیرۆز بەخۆت بێت. دوای ئەوە هەر دەرکەوتنی تر هەبوو لەسەر ئەوەی کە بۆ منە عەبدولەتیفی سەلەفی وتی کە من دەستمتیایە هەبوو، دواترش مەلا بەختیار لەسەر ئەو مەسەلەی ئیلحادی کە تۆمەتبارە کرێ پێی وەڵامی دایەوە. ئەگەر لەسەر ئەوەش بە کورتی بۆ چوونی ئێوە بیستێ. ئەخە تۆ تەماشای ئەم دووڕۆییە کە ئەخە بڵێت دەست هەڵگرە لەم دووڕۆییە، تۆ لە هەر جارێک تەوازن خوا بە نەوعێ بێ جۆرێک قسە ئەەکەی. یعنی هەتا من گوێم لێ بوتی بێعەقلیە ئیلحاد. کاکە ئیلحاد بیر و باوەڕێکە، کەسانێکە بڕوایان بەوە نییە کە شتێک هاتبێ ئەم دنیایی دروست کرد بێت. لێکدانەوەیەکە
حتا ئەوەتە ئەڵێ ئەپارێتەوە بە جۆرێکە پارێتەوە لە بڕۆن سەیری جەریدەی مەدەنیەت کە چەند ژماری لێ دەرچووە من سیۆمە کتێبم نووسیوە بڕۆن کەلیمە بە کەلیمە بیخوێننەوە بڕۆن سەیری هینەکانی گۆڤاری گەلاوێشکەن کە چەندین ژماری لێ دەرچووە یەک کەلیمە ئیلحادی تیانە هەتا کەسانێک ڕێگەشمان نەداوە هیچ کەسێک بێت لەسەر مەسەلەی قسە بکە یعنی ڕێگە کەسانێک کە وەکو تۆ بیر نەکەنەوە هەتا ئەڵێکی ئەڵێ قورعان و محەممەد پێغەمبەر و قورعان و خوا لای ئێمە خەتی سوورە خەتی سوور یعنی چی؟ یعنی چی خەتی سوور؟ خەتی سوور یعنی ئازادی بەقەی بە شەرت ئازادی بە شەرتێک تۆ ئیتر ئەمە دابڕان لە چی؟ چ دابڕانێکت هەیە؟ ئازادی ئازادیە ڕێگە بە خەڵک هەر جۆرێک بیرەکاتەوە قسە بکە ئەوە تا عەبدولەتیف سەلەفی بەمەش لێت ڕازی نییە یعنی هەتا ئەو خەتە سوورانەی تۆ داناوە بەمەش لێت ڕازی نییە هێشتا ئێوە زۆرتر چیتە پێشەوە تۆ من جارێکیان جۆم لێ وت کە بەرهەم ساڵح خۆی کاندید کردو بۆ سەر کۆماری عێراق منیش ویستومە خۆم کاندید کرد بەس تەواو ئەگەر خۆ کاندید کردایە تۆ عەمرەیەک و حەجی قەرزارە بوو ئەو کاتە بۆ ڕسمە بگرتایە و جلەکانیش لەبەر کردایە لە جەریدەکانی شابڵاو کردایەتەوە چونکە کردیانە بە سنت نازانم بۆ پارە خواردنیە بۆ هەرچیەکە حەجێک و سونەیەکە بێ بکات سەر و کۆمان کاچێت کە ئەچێ بۆ کۆشتی کۆمانی بەم معنایە خەتی سوور یعنی ئازادی بە شەرتی چەقۆ بەهەرحاڵ ئێمە وەک حیزبی کۆمۆنیست کە دیفاعمان کردووە لەوەی کە ئەو هێرشەی هەڵقوتانە سەر دەستگای چاودێر هێرشە بۆ سەر ئازادی بیرروڕا بۆیە محکومە ڕەتی بەوە نییە کە لە ناو جەریدەکە و لە نێو چاودێر و لە نێو گەلاوێژە چی نووسراوە بەهەرحاڵ ئەم جۆرە لە ڕیاکاریە کە مەلا بەختیار لە بەرامبەر سەلەفیەکان لە بەرامبەر ئیسلامی سیاسیایکە هیچ بووای هیچ ئەرزشێک یان با بڵێن ناوەڕۆشێک نایەڵێتەوە بۆی بۆ ئەو دیموکراسی کە باسیەکەی بۆ ئەو دابڕانەی کە باسیەکەی بۆ ئەو لیبرالیزمەی کە باسیەکەی بۆ ئەو چەپبوونەی کە باسیەکەی ئەمە چەپی سەلەفیەمەی تۆ باسیەکەی بەم خەتە سوورەوە چەپی سەلەفیە بە بڕوای منەوەی تۆ بەڵام سەلەفیەکەی تر زۆرتر ڕووی لە مەلا لە عەلی باپیرە ڕووی لە عەبدولەتیف سەلەفی دوا پرسیارم لەسەر تەواوی ئەم ڕوودانە بێت مەترسی ئەمە لە چیدایە کە حیزبێک بۆ نمونە ئەڵێ ئەمە دەستگایەکی ڕۆشنگەری من بووە و ئێستا ممتەلەکاتەکانی وەرەگرمەوە ئەمە یان ئەگەر هەر چینێکی تر بوو بێت وەریگرێتەوە هەر بابەتێکی تر بێت تایبەت بۆ حیزبە وەریگرێتەوە ئەمە مەترسەکەی لە چیە تاوەکو باس لە سەرکوت و پێشەلکردنی ئازادیەکرێ بە خەموو شوێنێکیان داگیر کردووە پرسیارەکە ئەوەیە چێ ئێوەی لە دەباشان داناوە ئەم هەموو سەرۆت و سامان و ماڵ و مڵک و فێلا و هینانەت بەچی دروست کردووە خۆ ئێوە کە هاتن هیچتان پێ نەبوو خۆ ئێوە کە هاتن هیچ نەبوون ئەوە تەشێم هەمەی سەرگەڵوەڵێ نەوشیران مستەفا داوای پارەی لە جەلال تاڵەبانی کردو بۆی دوکانێکی پیتزاریایی لە بەریتانیا پێدانێ یعنی پارەی دوکانێکی پیتزاریاییشی نەبووە ئێستا مناڵەکانی کردی زەرگەتە و شەریکەی نازانم چیمەنتوی چۆ ئەمانیان هەیە ئێمە هەموو مڵک و ماڵی خەڵکە داگیریان کردووە مڵک و ماڵی خەڵکی و شارەیە داگیریان کردووە دەستگای چاودێریش ئەمە قسەیکی پوچە دەستگای چاودێر مڵکی یەکێتی گەڕانمانتە بۆ یەکێتی ئەگەر قسە لەسەر یەک کەلیمە حرف لەسەر حکوومەتداری دەوڵەتداری بێ ئەوەیە کە تۆ ڕێگەی دادگایە کاکەگیان ئەم زەویە تاپۆکەیە گەڕێتەوە بۆ ئەمامە تاپۆکەیەتی بە هەرحاڵ ئەو کاتە بە مەلا بەختیارەڵێن دەستگای چاودێرەکەت بگوازەرەوە لێرە هەڵیت لەبی بە بۆ شوێنێکی کە بیناکەدا نەخراوە کولی دەستگاکە داخراوە کولی ئەو شتەی کە خەریکی ئەم بڵاوکردنەوەی ئەم هینەیە کە عەبدولەتیف سەلەفی ژووتی دامان خست و من دەسمتیایە بووە مەسەلە داخستنی دەرگای دیواری ماڵێک نییە بەڵکو داخستنی یەک دەستگایەکی گەورەی چاپەمەنی فراوانە جا مەلا بەختیار خۆی ئەزانێت کاتی خۆی کە 14 هێرشیان کردە سەر حیزبی کۆمۆنیست لە ڕادیۆ لاوانی سویدەوە مەلا بەختیار کە پرسیاریان لێ کرد وتی مەفرەزەیەکمان ناردن و عەقڵمان کردن جا کاکە مەلا بەختیارگیان ئێستاش هەر ئەو مەفرەزەیە ئەمجارە بافر تاڵەبانی نردوێتی پێشووتر جەلال تاڵەبانی و نەوشیران مستەفا نردیانە سەر ئێمە ئێستا لە زەمەنێکی ترە و لە کاتێکی ترە هەر ئەو مەفرەزەیە نردویانەتە سەر ماڵەکەی تۆ نردویانەتە سەر دەستگای چاودێر پێش ئێوەش نردیانە سەر حیزبی کۆمۆنیست نردیانە سەر جەریدەی بۆ پێشەوە نردیانە سەر ڕادیۆی بۆ پێشەوە دایان خستن بە هەرحاڵ بە سەرکوت
ئەم دەسەڵاتی سیاسیە لە کوردستانە ئەتوانێت بڕوات و بمێنێتەوە نەک بە سیاست بەسەر کودڕوا بەسەر بە دەستگای دژە تیرۆرە ڕوا بە دەستگای هێزی هەفتا ڕوا بە هێزی هەشتا ڕوا بە دەستگای زانیاری ڕوا بە دەستگای ئاساییژە ڕوا ئەو هەموو دام و دەستگا و سجن و دەستگای سەرکوت و دژە تیرۆر و کۆماندۆ و نازانم زیێڕەفانی ئەمانە لە یەکێتی و پارتی وەربگریتەوە بەشی سەعاتێ ناکەن هیچ نین هیچ نین هیچ نەڕیشەیەکی جەماوەریان هەیە نە خەڵکیان لەگەڵا هیچ فقط بە ئەگەر پێشووتر خەڵک خۆشخەیاڵیەکی بوو خۆشخەیاڵیەش نەماوە ئەوتە خۆیان نیگەران لەوەی کە خەڵک ناچێ بۆ دەنگدان فقط بە هێزی سەرکوت ماوە لەگەڵ تەلەڤیزۆن هیچی تر. دار حەسەن زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە سەردانی پزیشکیان بۆ عێراق لە دوانێکی کورد لە سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر وەردەگری دێنەوە لاتە. بەڵێبینەرانی ئازیز سەرۆک ئاگادارن سەرۆک کۆماری نوێی عێراق پزیشکیان سەردانی عێراقی کردووە بۆ ئەم بابەتەش ئێمە موحسین کەریم سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەرمان بانگێش کردو تاوەکو لێدوانی لێوەرگێت. موحسین کەریم ئێوارە باش و سپاس کا لەگەڵمانێت. ئێوارەیەوە باش سپاس بۆ ئێوەش سڵام بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. سەرۆک کۆماری نوێی ئێران پزیشکیان لە عێراقا هەڵبەت ڤیددیۆیەک بڵاو بۆیەوە کە دەڵێت من پێشتر حەزم دەکرد بۆ زیارە بچم بۆ عێراق بەڵام وتیان کاتەکەی گونجاو نییە ئێستا کە وتیانە گونجاو و ئەتوانم سەردانی عێراق بکەم ناچارم هەندێک کاری دیپلۆماسیش ئەنجام بدەن. ئێوە پێویستی و ئەم سەردانەی پزیشکیان بۆ کۆماری جمهوری بۆ کۆماری ئیسلامی ئێران یاخود بۆ عێراق و هۆکارەکانی لە چیا دەبینەوە؟ بەڵێ سپاس. وڵی سەربەخۆ لەوەی کە ڕێگەاندۆ پێخۆش بۆ بێ بۆ عێراق یان نا پێشتر بەڵام ئەوەی کە ئێستا هاتووە ئیترەوە ئەو واقعەتەکە ئەمەیەکە هاتووە مەجموعەیەک پەیامی پێ ئەوکو لە مقابلێکی کورتی شاکە پرسیان لێکرد خۆی باسی کرد کەوتی کۆمەڵە مەسایلی بازرگانی ئابووری سیاسی ئەمنی و مەجموعەیەک مەسایلی فراوان ئەگرێتە خۆی بەڵام بە بڕوای منەوەی کە بۆچی لەم کاتەیە تەمان خۆتان ئاگادارن کە هاتنە سەر با بڵێن دەسەڵاتی پزیشکیانیان بوون بە سەرۆک کۆماری پزیشکیان لە دۆخێکی تایبەتی ئێران بوو کە ئێران لە دۆخێکی ناوخۆیی با بڵین داڕوخاوا بوو کە اختلافاتی ناخۆی بەهێز بوو ڕوبەڕووی خۆپشاندانێک خۆشانێکی جەماوەری گەورە بوو کە نەوعەن ماتوان بڵم ئەرکانەکانی حکومەتی ئیسلامی لەرزاندە بوو گەمارێکی ئابووری قورسی لەسەرا وە دۆخی ژیانی خەڵکێران زۆر زۆر سەختە خۆپشاندانی کرێکاری ڕۆژانە بۆ بەیانی هینیکی ڕۆژانەکە کرێکاران لە دامەزراوەکان لە کارگاکان خانشینان مامۆسایان ئەمانە یەخی دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئەگرن و با بڵین جمهوری ئیسلامی پێویستی بە شتێکی تر هەبوو کە جۆرێک لە کرانەوە بەرامبەر بە دنیای دەرەوە پیشان بات کە بتوانێت بەسەر ئەم کێشانی کە هەیەی سەرکەوێت یعنی ئەوەی کە دەورانی پێشووتر وەکو بازەکرا جەماعەتی با بڵین تونڕەوەکان یا ئوسوڵگەرایەکان زاڵبوون بە جۆرێک ئەمە بە حساب ریفۆرم خوازەکە من بە بەسەکەم لەوەیە کە ئەوە نییە کە تەمان هەمووی ئەساسەکەی جمهوری ئیسلامی و یەک شتە بەڵام دوو باڵی توانێت دوو باڵی ینی تەیرێک و دوو باڵی هەر جاری باڵێکیان بەکارێنێم جاران باڵە چەپەکەی بەکانە باڵێن ریفۆرمەکەی بەکارێ بۆ ئەم دەورانە تازێ کە پێویستێتی بەڵام ئەوی کە سەردانی عێراقیسا خۆی ڕایگەیان کە ئێوە ڕوبەڕووی دەرەوە بکرێتەوە و هەنگاوەکانشی حتممە بە بڕوای من ئەوەیە کە پەیوەندێکی گونجاو لەگەڵ وڵاتانی دەوروبەرە دروست بکات دابمەزرێنێ و شتێک بە غەرب و بە دنیای دەرەوە پیشان بە کەبڵە ئێمە کراوین و ئۆپنین لەگەڵتانەوە ئێمە ینی جمهوری ئیسلامی ئەو جمهوریەت داخراوانی ئەو دەوڵەتە داخراوانێکە تەسەوریەکەن بەڵکو دەوڵەتێکە پشتی بە دیپلۆماسیەت بەستووە سەردانی وڵاتانەکە دیپلۆماسیەت بەڕێوەبات و لەم بابەتانە بەرحاڵ ڕەنگەمە سەرەتای کۆمەڵی ئەقداماتی تر بێ بەڵام بە دیاریکراوی ئەوەی کە ئێستا بۆ عێراقێت بە بڕوای من و عێراقی هەڵبژارد وەکو محەتەی یەکەم وەکو وێستگەی یەکەمی سەفەرەکەی بە بڕای من بایەخی جێگە و پێگەی عێراقە و بە تایبەتی لە هەلومەرجی ئێستەیە مەسەن بۆ وڵاتێکی تری هەڵنەبژار بە بڕای من هەڵبژاردننی عێراق لە ئێستایا چەندتوانین چەند فاکتەرێ بێ
یەکێک لەوانە بە بڕای من لەم دۆخەی کە خۆمان ئاگادارین دوای تیرۆری ئیسماعیل هەنیە و دوای ئەوەی کە تقریبا ئەم تەسەورە لە دنیا هەیە کە ممکنە ئێران با بڵین تۆڵە بکاتەوە لە بەرامبەر ئەم کارەی کە ئیسرائیل کردی بەڵام خۆتان ئەزان کە تا ئێستا هیچ دەنگ و باسێک نییە بێجگەلەوەی کە کۆمەڵێک لە با بڵین هێزەکانی سەر بە جمهوری ئیسلامی لە حیزب الله یا جەماعەتی حوسیەکان یا بە جۆرێک لە عێراقەوە کۆمەڵە موشکیانە بە ئیسرائیل بەڵام تا ئێستا بێدەنگە و ئەمە تەسەورێک هەیە کە بەرحاڵ ممکنە ئێران جواب باتەوە ینی کاردانەکێ بە بەرامبەر بە ئیسرائیل بە بڕوای من خۆشتان ئەزانین کە هێزێکی زۆری ئەمریکا لە منطقەکایە لە خلیجی باڵێن لە دەریای سوورە لە دەریای سپیایە هەتا بە جۆرێک بەرەو خلیجی عەرەبی تقریبا هاتووە و ئەم منطقەکە بۆ بە منطقەیەکی میلیتاریزەی بەقوت کە هەمووشی نەکە دیارە بەرامبەر بە ئێرانە ینی بە جۆرێک نەوێک هێز پیشاندانە بە ئێران کە ینی ڕێکاردانەوەیکی نەبێ و تەسقیدی وەزعەکە نەبێت بە بڕایم ئەم سەردانەی کە کردوێتی بۆ عێراق ئێران و لە شخصی پزیشکیانەوە پامێ بە ئەمریکا و بە ئیسرائیل کە ئێمە عێراق شوێنێکە کە لایەزال نفوزمان لەسەری هەیە بایەخی جدی هەیە بۆمان لا مبارەکان لەباری سیاسی بایەخی هەیە لەباری اقتصادی بایەخی هەیە لەباری ئەمنی بایەخی هەیە بۆیان ئەمە بە بڕای من هینی ئەسڵی ئەم قەزیانی هەڵبژارنی عێراق وەکو شوێنێکی یەکەم وەزگەی سەردانەکەی ئەوەی کەم پەیامە بە ئەمریکا بات ئەم پەیامە بە ئیسرائیل بات و هاوکات بە بڕای من تقریبا مانگێ دوو مانگێ لەمەوە پێش بوو کە ئۆردوگان هات لە عێراق کۆمەڵێک ئیتفاقیات یا کۆمەڵێک باڵێن ئەوەی کە پێڵەن لێک تێگەیشتن کرد مزەکارات تەفاهمیان جێبەجێ کرد کە زۆر مەسایلی کرد یەکێک لەوانە بە بڕای من کە زۆر مهمە ڕێگەی گەشەپێدانە کە لە فاو بەرەو بڵێن بە خەتی قیتار ڕەبتە بێتەوە بە هین بە تورکیاوە کە ئەمە تاوان لە چوارچەوەی هینا لە درێژەی ئەو ڕێگەی کە قرارە لە سین و بێتە فاو لە بەدەرێکی گەور لە فاو دروستکەوە دواترم بڵێن بە جۆرێک ئەو لینکە و ڕەبتەکە لەبینی سین لەبینی ئەوروپا بێت بە عێراق بڕوا تورکیا ئەمە منطقەیەکی مهمە کە تقریبا نزیکی 9 ملیار دلاری تێچێت ئەوەی من ئاگادار بم و تورکیا و عێراق و پێم وایە قەتەر و سعودیا ئەگەر هەڵم یا قەتەر و ئیماراتە ببەخشە ئەمانە لەم پرۆژە بەشدارن من پێم وایە ئێران لێرە جۆرێک ئیهمال کراوە لەم پرۆژە ئیهمال کراوە هاتنی بابڵین هاتنی پزیشکیان بۆ عێراق وە ئەوەی کە قرارە کۆمەڵی اتفاقاتی اقتصادی جێبەجێ بکەن بە بڕای من ئەوێت پێگەی ئێران لەباری اقتصادی لە عێراق تەسبیت کات یان ئەگەر لەرزەیەکی تێکەوت بێت بەهۆی ئەم پرۆژەیەوە ئەگەرێکە ئەم جاریکە تاقیقاتۆ لەسەروی کە ینی لەباری اقتصادی و عێراق هەرچی زیاتر پابند کا بەخۆیەوە ارتباطاتی تجاری زیاتر کا وەکو خوان باسەکەن لەوانەیە مەسەن هاتی شەریکاتی ئێرانی بۆ عێراق و تونکردنەوە تونتۆڵکردنی بازرگانی باڵێن ئێران و عێراق ئەمە فاکتەرێکێتی بە بڕای من ینی لەباری سیاسی و معلومە کە ئێمە ئەزانین کە تەمەن دەوڵەتی عێراق ڕاستەخۆ لە ژێر کۆنتڕۆلی ئێرانایە و ئەمە جاریکە دەمەزەرکردنەوەی ئەو واقعەتەیە کە لە هەلومەرجێکا بە تایبەتی کە مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئارایە و قسەی لێکراوە قەرارن وەجبەی یەکەمیان ئەگەر هەڵە نەبم لە ماوەی 1 ساڵی ڕابردەوە وەجبەی دووەمیان لە ساڵی 26 بکشێنەوە ئەمە بە جۆرێک ئەوەش بگرێتە خۆی کە مەسەلەن پرۆسەی کشانەوەی ئەمریکا لە عێراقا چۆن بێت کەمە حتمما لە بەرژەوەندی ئێرانەوە ئەمە یەکێکە لە ئەجندای سیاسیان ئامانجە سیاسەکانی ئەمریکا ینی بوەرە ئێران ینی دەرکردنی وجودی ئەمریکا لە عێراق جارێک ینی تەسبیتی نوعێک لە سەیتەرەی مطلقی ئێران بەسەر عێراقەکە بە قەناعەتی من و ئەمە فاکتەرێکی ترە فاکتەرێکی بەڕای من جانبی ئەمنیە بۆ ئێران جانبی ئەمنیەوەی کە لە عێراقا بە جۆرێکم تا زۆر بەڕاستی ئێران مسەیتەرە ینی هێزە شیعەکانی عێراقوان هەمووی پەیام و ئەمریکانە لە ئێرانە وەرەگرن بەڵام بە بڕای من لە کوردستانی عێراقا کە لە ئازار حزوری ئۆپۆسیۆنی ئێرانی هەیە بە تایبەتی ئۆپۆسیۆنی کوردی کۆمەڵە و دیموکرات لە منتیقەی دەسەڵاتی کێتی و پارتیا و ئیتفاقێک لەگەڵ عێراقا هین کراوە لەبینی ئێران و عێراق و حکومەتی هەرێما ئیتفاقێک باڵێن جێبەجێ کراوە کە ئەبێ ئەمانە لەو لە سنوورەکان نەمێنەوە خۆشتان ئاگادارن کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە منتیقەی سلێمانی هەموو بارەگەکانی کۆمەڵەکان بەرەو ئۆردوگای باڵێن سووداش گوێزرانەوە بێت گەلەوەی کاڵی هەنێکیان ماوەن بەحساب بۆی جێگە و هینا بۆ تەرتیبکەن بەڵام لەسەر سۆشیال میدیا ڕاستەکەی من ڕسمی مقڕەکانی کۆمەڵە بەتایبەتی کۆمەڵی سازمانی حیزبی کۆمۆنیست سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیست کە مەسەن بارەگاکان ینی چۆڵ بووە تا شت فڕێدرا بوو لەوەدا دیارە کە چۆڵ کرابوو ینی ئەمە بە بڕوای من
بە جۆرێک با بڵێن تەسبیتکردنی ئەوەیە من پێم وایە کە ینی ئێران ئەتوانێت هەر بەبێ سەردانەکەی پزیشکیان دەتوانێت بەڕای منم کارە بکات ینی بەتابەتی یەکێتی نیشتیمانی وتم دەوڵەتی عێراق لەژێر کۆنتڕۆلی ئێرانە یەکێتی نیشتیمانیش بەتەواوی لە باوەش ئێرانە و هەرچێکی پێ بڵێ لە ئەمری ئێران دەرناچێت بەڵام ڕەنگە بۆ پارتی کەمێک ئەمە با بڵێن قورستر بێ بە حکومی کە پارتی لە ئازار هێشتا نفوزێکی گەورەی لە بڵێن رابطێکی گەورەی لەگەڵ تورکیا هەیە بۆیە مەسەڵەن ئەمە بە جۆرێک هەتا یەکەم سەردانی بۆ کاچێت بۆ هەولێر لەگەڵ پارتیا داهێنیشێت بە جۆرێک مەسەڵەن محارەکە کە پارتیش جۆرێک زیاتر ئەم هینەی قبول کات و نزیکاتی لەگەڵ ئێرانە پتەوتر کە معلومە کە بەڕای من پارتی رابطەی لەگەڵ ئێران هەیە بەڵام یعنی ئێران ئێوە دەم رابطەی بە قوتر کاوە بە جۆرێک ینی بتوانێت ئەو فەرمانەی کە دەرێکا بەتابەتی لە پەیوەند بە ئۆپۆزیسیۆن لە پەیوەند بە کۆنتڕۆلی ئێران بەسەر کوردستانەوە جۆرێک لاوازکردنی نارەکان هەم ناری قلیمی هەم دەستگاکانی باین ترکە لە کوردستانە ئیژەکات کە لە دژی جمهوری ئیسلامی یا جمهوری ئیسلامی لێ ناڕەحەتە ئەمانە وردەوردا ینی بە جۆرێک فشاریان بۆ بێنێت بەڕای من ینی بۆ کوردستان زۆر بۆ پزیشکیان کەوتی لەگەڵ کوردستانە پەیوەندیمان باشە و باشتریشی دەکەین بەڵێ معلومە کە باشە باشترێکی بەڕای منەوەی کە بە جۆرێکە بێن پرۆسی ئەمنیە تەواو بێ ئەوان لە ئازان نیگەران لەوەی کە بەشێ لە هێزە کوردیەکان ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستان عێراقا هەن ینی ئەگەر جمهوری ئیسلامی پێ بکرێ بەڕاستیمان هەموویان باتۆ لەوێ محاکەمەیانەکە و لەوانەیە بەشێکیان ئەعدام بکە گەر زۆر بە ئەعدام نەکە ئەوەی کە ئێستا بۆ ڕازی بۆ کە بیان باتەکەم پێک و چەل لە چەک داماڵێن لەوێ دابنرێن ئەمە بەبرایم بۆ تۆناغەیە حتمما جمهوری ئیسلامی ئەگەر پێی بکرێەوە بەتابەتی کەتی و پارتی ئەگەر بتوانن وەزەختی جەماوەری کوردستانی عێراق نەبێ ممکنە بەڕاستی ئەوەشیان بکەن هەتا من هەواڵێکم بیستکاڵێ ینی بە هیوان کاتێک کە سەردانی سلێمانیەکەن هەتا سەردانی کەمپی سوورداش بکەن و پێیان بڵێن کە ئەگەر ئەو خەڵکیانێ بگەڕێنەوە تەسیلاتیان بۆ بکەن بۆی بگەڕێنەوە بۆ ئێران ئەم قسەیە بەرحاڵ ئەمە ینی پەیامێکە کە مەسەڵەن بە جۆرێک جمهوری ئیسلامی ئەوێت هەتا تەواو کۆنتۆلی دۆخەکە بکاوە ینی زۆر دوور نییە کە ممکنە لە ماوەیەکی نزیکە دوور نەبێت زۆر دوور نەبێت کە بە جۆرێک فشار بۆ بێنێت کە سەرکردەکانم حیزبان تەسیم کاتەوە ینی وا لێ بکات کە بە جۆرێکە هەتا کەسانێکیان لە کوردستان عێراقا مابن لە کادر و لە کەسایەتیەکان لە سیاست سەرکردەکان بە جۆرێک نائەمن بێ بۆ کوردستان بۆیان کە ئەمانە بە تەواوی کوردستان جێبێڵن و بێجگە ڕەنگە لە چەند ئەندامێکی سادیان لە کوردستان بێنەوەی لەو کەمپانە و هیچ حزورێکی سیاسیان بە تەواوی تەواو بێت پێم وایە کە ئەوەی کاگەرتەوە بە کوردستان زۆرتر یعنی جانبی ئەمنیە جانبی ئەمنی چکە بەرحاڵ اتفاقاتی سیاسی و اقتصادی لەگەڵ عێراق کات پێویستی بۆنێک لە کوردستان کە چکە خۆمان ئەممان ئەزانین کە ئێستا کوردستان عێراق بە جۆرێک لە هەموو بارەکانەوە کەوتۆتە ژێر کۆنتڕۆلی عێراق بەڵام جانبی ئەمنیەکەی لەبەرەوەی کە لە ئازار هێزی چەکداری پێشمەرگەی یەکێتی و پارتی ئەم منتیقانیان بەدەستەوە کۆنتۆلێکن دەستگامیەکانیوان منتیقان بەدەستەوە بۆیە بەڕای من پێویستی بەوەیە کە نەوعێک لە اتفاقی ئەمنیش لەگەڵ هەرێما بکرێت یعنی بەڕای من هاتنی بۆ کوردستان زۆرتر ئەم جانبەیتایە کە کۆتایی بە حزوری سیاسی تەواوەتی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی بێنێ لە کوردستان عێراق. محسین کەریم سەر و سەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش بژین. ئازیزان هوچانێکی تری بچووک دەدەین و پاشان سەبارەت بە ئەم جاران سەردانی بۆ هەولێر لەلایەن تەیف سامی و ئەنجومەنی ئابووری عێراقەوە قسە و باسەکمان دەبێت لاگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز بەرنمەیەکی ترمان سەبارەت بە سەردان ئەم جاریان سەردانی تەیف سامی و ئەنجومەنی ئابووری عێراق بۆ هەولێر و کۆبوونەوەیان لەگەڵ نوێنەرانی حکوومەتی هەرێم قسە و باسێکی دوای بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیا کە لەگەڵ خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمسیی کرێکاری کوردستان ئەنجامی دەدەین. خەسرە وسایە ئێوەرت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارێ ئێوە باش و ماندوو نەبن. بەڵێ سەبارەت بە سەردانی ئەو دوو ڕۆژەی ئەنجومەنی ئابووری عێراق و کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی و هەتاوەکو دواترێش ڕاگەاندنەکانی هەردوولا لەسەر ئەنجامی کۆبوونەوەکە بەتایبەتی ئەوەی کە کاربەدەستانی حکوومەتی هەرێم باسی لێوە دەکەن کە کۆبوونەوەیەک وە ئەنجامی ئەرێنی هەبوو بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و دانی بڕەپارەی مانگانە لەلایەن حکوومەتی عێراقەوە واتە ئیتر ئەو کێشەی موچەی فەرمانبەران و خانشرینیان کوردستان بەرەو کۆتایی و بەرەو چارەسەر دەڕات.
بە خاڵێکی گەشتبین و ڕێکەوتنی هەردوو لە ینی باسی دەکەن. بۆی من دەمە لێرە پرسم کە ئامانجی گشتی ئەم سەردان و کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووری عێراق و بەرپرسانی هەرێم لە چیدا؟ ئایا بابەتی سەرەکی موچەیە یاخود شتی تریش هەیە لە پشتی ئەم بابەتەوە؟ بەڵێ طبعاً بابەتی موچە یەکێک بووە لەو بابەتانەی کە لەم کۆبوونەوەی چەند ڕۆژەی ڕابردووە کە ئەنجومەنی ئابووری و بەرپرسانی حکوومەتی هەرێم قسەیان لێ کردووە و لەسەری ڕێکەوتن کراوە، یا با بڵین تەوسیان داوە یا هەنگاوە گەلێکیان خزۆت دەستورەوە گوایە لە چارەسەرکردنی کێشەی موچەدا. بەڵام بە بڕای من بە پێچەوانەی ئەو خۆشببینی و باوەڕانەی کە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێم ئەم سەردانە لە چوارچۆی مەسلەی موچە قەتیزەکە هێشتا معلوم نییە هەتاتانت ئەم کۆبوونەوانە بتوانێت قەزەی موچەش چارەسەرکە. بەڵام من پێم وایە ئەم هەنگاوی کە حکوومەتی عێراق و لەم کۆبوونەوە ناوێتی ئەڵقەیەکی ترە لەو هەوڵانەی حکوومەتی عێراق بۆ مەرکەزیکردنەوەی دەسەڵاتی عێراق بەسەر هەرێمە. یعنی بەواتایە گەمێ بڵم کە ئەگەر لە قۆناغی دوای ڕوخانی دوای تەوابوونی شەڕی داعشەوە بەغاوی سوێتی هەنگاو بە هەنگاو ئەو قوارەی کە ناوێناوە قوارەی هەرێم و ئەحزابەکان تیاکایی سیاسیەکەن بنکۆڵکە و هەوڵ بە ئیمتیازەتەکانی دەورەی سەردەمی نووسینەوەی دەستوری لێبسەنێتەوە ملکەچیان کاتەسیمیکە و ئەمڕەوەندە دەستی پێکرۆ ئێستا تا دێ حکوومەتی هەرێم پەرلەمانەکەی سیستەم و قانونەکەی یەکچێتە ژەڕکێفی حکوومەتی عێراقەوانە. ئەم قەرارە ئەم کۆبوونەوانە بە مەجموعەیە تەوسێ گەیشتووە کە ئەم جارە دەوێت ئەڵقەی تەواوکاریەوەی کێژی اقتصادی کوردستان دەمج کاتەوە بە اقتصادی عێراق و بیخاتە نێو چوارچۆوەی قوانین و مقررات و سیاسەتەکانی حکوومەتی عێراق و مەرکەزیەتی دەوڵەتی عێراق بەسەر ئەم بوارەشە داسەپێنێ. وەرن باچای بژێڕین بە ڕاگەاندنی حکوومەتی عێراق سەبارەت بە کۆبوونەوەکان لەو دەڵێ ئێمە جگە لەو مەسایلی موچەوانە باسکراوە، بەڵام ئێمە تەوسێمان کردووە کە مەسلەی هەناردەکردن و هاوردەکردنی کاڵای هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی عێراقا بەپێی یەک سیستەمی ئەلکترۆنی بەپێی یەک قەراری دەوڵەتی عێراق ئەمە بچێتە پێشەوە. هەڵگرتنی خاڵە مەرجیەکان ینی سەیتەرە لە بینی شارەکانی عێراق کە ئازادی بۆ هێنان و بردننی کاڵات چ لە جنوب بۆ کوردستان چ لە کوردستانەوە بۆ جنوب. مەسلەیەکی تر پیاداچوونەوە بە مەسلەی خاڵە سنووری گومرجیەکان و هاوکات تەسلیمکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان، مەسلەی فرۆشتنی نەوت و غاز بە چوارچەوەی سیاسەتێکە حکوومەتی عێراقی پەیڕێویەکە تا ئەگا بەوەی کە یەخستنی سیاسەتی باجی سەراسەری لە عێراق و هەرێمی کوردستانە بۆ شەوەی کە دەوڵەتی عێراق ڕسمیەکە تا ڕادەیەوەی کە مۆڵەتدان بە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و پلەبەندکردنیان هەموو ئەمانە پێمانەڵێ کە ڕوتی سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستان، بازاڕی کاڵا، سیستەمی باجگیری، مەسلەی بازرگانی هێنانی کاڵا و ناردەدەرەوەی لە وڵاتانی دراوسێەوە بەتایبەتی ئێران و تورکیا دەبێت لە ژێر بڕیار و قەرار و مەداری دەسەڵاتی بەغایە بێ. ئەمە پێمانەڵێ کە ئیتر ئەم قەرار و تەوسیانی کە لەم کۆبوونەوە ئەو ئاسەوار و تەپوتۆزن ناهێڵەکە لە دەورەیەکە پارتی و حکوومەتەکەی داوای ئەوەیە کرد کە اقتصادی سەربەخۆ بە پێچوانەوە ئێستا نیشانەیە ئەم هەنگاوە شەقێکە لە هەموو ئەو سیاست و استراتیژی کە حکوومەتی هەرێم و پارتی دیعاە کرد کە گوایە ئێمە اقتصاد سەربەخۆکەین و اقتصادی سەربەخۆ خۆمان نەو دەفرۆشی و نەو دەنێ خۆمان بازرگانیەکەی خۆمان سیستەمی باشدان خۆمان قاڵە سوورریەکان کۆنتترۆلەکەین و لەسەر ئەساسی ئەوکە کوردستانیی بەهێز دروستەکەین. ئێستا بینین حکوومەتی عێراق بە دوای قەرارەکانی دادگای فیدراڵ ڕۆژ بە ڕۆژ تەسلیم بوون و سیاسەتێک باتە پێشەوە کە ملکەچی حکوومەتی هەرێم لە ڕووی سیاسیەوەکە ئەم کۆبوونەوەیە ئەڵقەی تەواوکاری ئەوەیە پەلامارە بۆ سەر پێگەی اقتصادی کوردستان و دەمجکردنەوەی بە اقتصادیاتی عێراقەوە و لەو ڕێگایەوە ئیتر حتمما پەیوەندیە بازرگانی و قانونیەکان لە ڕووی دانی مۆڵەت بە کۆمپانیەکان، مەسلەی بازرگانی، مەسلەی خاڵە سنووریەکان، حتا مەسلە ئەمە سەرکەشت سەرەوەی کە یاسای نەوت و غاز لە چەهل و مەرجەکە بڕیاری لێدرێ. من پێم وایە ئامانجی گشتی تری ئەم کۆبوونەوانە واوەترە لە قەزەی موچە و قەزەی موچەکراوە بە یەکێک لەو داردستانی کە بەتایبەتی ئێستا حکوومەتی هەرێم تەنگەتاوە لەسەر مەسلەی و لە ژێر فشاری فراوانی ئەتراز و بێزاری کۆمەلگای کوردستانایە ئەم مەسلەی تەنها لە ئەڵقەی موچەکەم بچوو کاتەوە قەتیسیکە
و پێویستی بۆیە کە چۆنە بێ لەگەڵ بەغا ڕێبکە قەزەی موچە حلکا بەڵام بەڕای من ئەگەر ئەو تەوسیانە لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقا ئیقراری لەسەر کرێ ئەو کاتە هیچ ئاسەوارێک لە ئیدعای اقتصادی سربەخۆ و لەوەی کە تا ئێستا حیزبەکانی کوردستان بەتایبەتی پارتی و حکوومەتەکەی دەست ئاوڵا بوون لە ناردنە دەرەوەی نەوەرفرۆشی بە قاچاق لە تەسەڕفکردن بە گومرگەوە لە بازرگانی لە مەسلەی دانی مۆڵەت بەکوم بە هەموو ئەمانە قڵپە بێتەوە لە قازانجی مرکزی بکردنەوەی اقتصادی عێراقی وەزاڵکردنی بەسەر هەیمەنەی خۆی بەسەر اقتصادی کوردستانە ئەمەی بەدواوە بێت. ئەگەر بۆ ساتێک لەسەر پرسی موچە ڕاوەستین چونکە لەم بارەیەوە ڕاگەانی هەردوو لە باس لەوە دەکەم کە ئیتر حکوومەتی عێراق ماگانە بڕەپارەی خۆی دەنێرێت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و وەک موچەخۆرانی عێراقیش ئەوانی کوردستان مامەڵان لەگەڵ دەگرێت. هاوکاتیش حکوومەتی هەرێم بەڵام ئەرکێتی کە لیستی ناوی موچەخۆران وەک ئەوەی کە وەزارەتی دارایی عێراق داوای دەکات پاک بکاتەوە و بینێرێت. بەڕای ئێوە ڕێکەوتنێکی ئاوها کێشەی موچەخۆرانی هەرێم چارەسەر دەکا و یان جارێکی تر ئەو دواخستنە لە دانی موچە ڕوبەڕووی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێتەوە؟ ئێمە پێشتر لەم بارە و تومانە قەزەی موچە قەزەیەکی سیاسیە ڕەبتی بە ئاوکێشەی هێزی نێوان بەغا و هەرێمەوە هەیە و حکوومەتی عێراق هەوڵەدا مەسلەی ناردنی پارە و بۆ سەرفکردنی موچەی فەرمانبەران وەکو کارتێکی سیاسی بۆ ملکەچپێکردنی زیاتر حکوومەتی هەرێم و لێدان لەو قوارەیە بەدەستەوە گرتووە. معلومە کە ئێستا هەردووشیان خۆشبینیەکە بەخشنەوە کە گوایە حکوومەت دەینێرێ بەغای نێرێ و ئەمانی لیستە نێرێ. ئەمە معلوم نییە بەکوێگە کێشەی تەڵتین چۆن چارەسەرەکەن مەسلەی ئەوەی کە ئایا ئەم جارەش وەزارەتی دارایی عێراق باسی ئەو پارانەی کە لە مانگەکانی پێشوا دراوە بەکوێگە دوایەوە هەر ئیتیفاقێکیش کراوە تا مانگی 12 تا ئەوەی کە ساڵی تازەی دارایی ئیقراری لەسەرەکرێ. ئەمە بە بڕای من لە کاتێکا کە قەزیی حسەی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقا ئەوەی کە بڕیاری لێدراوە لە حکوومەتەکەی سوودانیا هێشتا ئەمە نەبراوەتەوە من پێم وایە قەزەی موچە بە دەرنابێت لەم کایە سیاسیە و حکوومەتی عێراقی بەردەوام ئەم مەسەلەی بکا بە فشار بەسەر حکوومەتی هەرێمەوە بۆ ئەوەی هەم لە ڕووی سیاسی و زیاتر ملکەچیکە و لە ڕووی اقتصادیشەوە تەسلیمی کە بەو نیزامە اقتصادی کە لە بەرامەی حکوومەتی مرکزی عێراق هەیە. لە کۆبوونەوەکاندا باس لە مەسەلەی بەشە بودجەی هەرێم لە بودجەی گشتی عێراق و مەسەلەی هەناردەکردنی نەوت و گاز کراوەوە گویا هەردوولا لەسەر ئەوە ڕێکەوتون کە بڕیارە هاوبەشەکانیان وەک تەوسیە بترێت بە ئەنجومەنی وەزیرانی عێراق تا بڕیاری جێبەجێکردنی لەسەر بدرێت. ئایا ئەم هەنگاوانە ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرسی بودجە و نەوت و گاز و چارەسەر دەکات؟ بە بڕای من چارەسەری ناکە خۆی گرێکە ئەوەیە خۆی تا ئێستا ئەوەی کە کێشەیە حکوومەتی عێراقی بڕیاریان ناوە لە 1267ەوە بزانم بیدا لە بودجەی ساڵانەی عێراق بیدا بەڵام تا ئێستا ئەم پارەیە نقل نەبووە جارێک بەسوێتیەوە بە بودجەی فعلیەوە جارێک ئێستا خەریکن دوای قەراری دادگای فدراڵی جۆرێکی تر پێناسەی بۆ بکەن. مەسلەی نەوت و غازی جارێ بەڕاستی هەر قەزێکە عێراق و هەرێمی کوردستان نییە مەسلەی نەوت وەکو کاڵایەکی جیهانی ڕەبتی بە کۆمپانیا بیانەکانەوە هەیە کە دەستیان هەیە و ئەمانە تا ئێستا نەیانتوانیوە کۆمپانیا جیهانیەکان کە لەسەر دانا ڕاستکردنەوەی پێی بن کە حکوومەتی هەرێم کردوێتی بۆیە من پێم وایە ئەم کێشانە بەردەوامە بێ وەزعەکە گوێز بەڵام ئەم جارە کێشەی نێوان هەرێم و بەغا لەسەر مەسلەی نەوت و غاز لەسەر مەسلەی حسەی بودجەی هەرێمی کوردستان لە بودجەی کۆتایی کولی بودجەی عێراقا لە وەزعێکە ئاچێتە پێشەوە کە اقتصادی کوردستان لە دەست هەرێم دەرچووە و نفوزێکی باڵای دەسەڵاتی مرکزی بەسەر اقتصادی کوردستان بەسەر سەرمایە گوزاری بەسەر ڕۆڵی کۆمپانیاکان بەسەر مەسلەی هێنان و بردنە هاتووە ئەو کاتە ناچارە چۆن لەڵێ تەنازولێکی زیاتر بۆ حکوومەتی عێراق لەسەر مەسلەی بودجە تا ئاسی کەمکردنەوەی ئەو بودجەی کە ئیقراری لەسەر کراوە هەتا ئاسی ئەوەی کە یاسایەکی نەوت و غاز بێ کە لە قازانجی حکوومەتی مرکزی و دەسەڵاتی شیعەکان بێت بەتایبەتی کە ئێساش زین لەناو عێراقا کێشە و
مشکلاتێکی قوڵ لە نێوان لایەنە شیعەکان لە نێو هەماهەنگیە هەیە لە نێو سەدری دیسانەوە دەیەوێت جۆری ترۆکە ئەو استقرالی کە حکوومەتی سوودانی هەیە خەریکەکەوێتە هەنگەرەوە سەر باس لە ئیستقالە پێدانی حکوومەتی سوودانی هەڵبژاردننی پێشوەختاکرێت هەموو ئەمانە واکە من پێم وایە بە دوای ئەم تەوسیە و ڕێکەوتنانی کە لەم کۆبوونەوە هاوبەشانە هاتووە بە زەرەری پێگەی اقتصادی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی پارتی تەواو بێت. دو پرسیارم سەبارەت بە ڕاگانی هەردوو لاو ئەوەی کە وەفدەکەی حکوومەتی عێراق و ئەنجومەنی ئابووری عێراق داکۆکیان لەسەر ئەوە کردووە کە کۆبوونەوەکان درێژەی پێ بدەن لە داهاتوشدا کۆبوونەوەی تر بکەن و بە حکوومەتی هەرێمیش لەم بارەوە ئامادەی خۆی دەربڕیوە. بە بۆچوونی ئێوە ئەنجامی ڕێکەوتنەکانی هەردوو لە دۆخی ئابووری کوردستان بەرەو کوێ دەبات؟ ئایا لە حاڵەتی جێبەجێکردنی بڕیارە هاوبەشەکاندا و ئەو بڕیارانی کە داویانە بژانەوەی ئابووری ڕوو لە کوردستان دەکات یان بە شێوەیەکتر ئەگەر بڵێم ئەنجامەکانی ئەم کۆبوونەوانە سەر بگرێ چی لێکەوتە و کاریگەریەکی لەسەر ئابووری کوردستان جێدەهێڵێت؟ بەڵێ لە پێشەوەی باسی پرسیارەکەت کەمە بێت لەسەر نقطەی ڕاوەسین ئەی ژۆیە کێشەی ئەسلی لە عێراق و کوردستانە لە نێو دەسەڵاتە دوو حکوومەتاکە مێژوەکە و کارنامەیان نەزانین بە بڕای من کێشەی پێشەوەی کێشەی اقتصاد بێت کێشەی سیاسیە. ئەم حکوومەتانە حکوومەتێک نییە کە مەقبولیەتی هەبێت لەلایەن سەرمایە گوزاریەوە لەلایەن سەرمایەداران و بەشەکانی ئەوانەی پارە خەنە بازاڕەوە ئەوانەی کە کۆمپانیا و کارگەیان هەیە کێشەی سیاسیە. ئەو لە وەڵامی پرسیارەکەی پێشوتم ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بینین کە حکوومەتێکە 30 ساڵە و ئێستا تووشی قەیران بووە قەیرانی حکوومەتی هەم ئەحزابەکان کەوتونەتە لی تەقەن نەکە ئەحزابی ئۆپۆزیسیۆن گۆڕان قاچی لەناو حکوومەتە وا خۆی پیشانە و تەبلیغەکە لە دژی حکوومەتە یەکێتی هەروە و ئەحزابەکانی تر ئەم حکوومەتە تەواو بووە هەتا خۆیان پێڵەن کاربەڕێکە پەرلەمانێک نەماوە معلوم نییە گەر انتخاباتی شکری حکوومەت تشکیل بدرێ چەند پایدار و چەند جێکەوتووە بێ من پێم وایە ئەمە کێشەیەکە ئەم حکوومەتە 30 ساڵەکاری خۆی کردووە هیچ مەقبولیەتێکی نە لە ڕوانگەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە نەماوە هەموو ڕۆژێ ئێتراز هەیە یەخەیە گیرێ و هەم لە ڕوانگەی بەشەکانی سەرمایە و ئەحزابەکانەوە ئەم حکوومەتە ناتوانێت حکوومەتێکی متعاریف نۆرماڵی سەرمایەداران بێکە هەرچەندە نوێنەرایەتی ئەو چینە بکە لە عێراقی ژەروایە ئەوە تا ئێستا مالیکی بانگەوازیەوەکە کە داواکە کە سوودانی ئیستقالە بە باسی حکوومەتی باسی انتخاباتی پێشوەختاکەن کەوایە مەبەسم وایە سەرمایە و اقتصاد وەختێک دەتوانێت ئاسەوارەکانی ببینی کە ئەمنیەتی لەبەردەما بێ ئەمنیەتی سەرمایە زامن کرابێ ینی ئیستقالێکی سیاسی بێ ئەم دوو حکوومەتە دەرباز بوون لە قەیرانی حکوومەتی و حکوومەتێک بێ سەبات بێ مەقبولیەتی هەتا لە بەشەکانی سەرمایە لە خەڵک لانی کەم بڵێ بابم حکوومەتە باشە قەیناکە زاڵمە قەیناکە گەندەڵە بەڵام بەرحاڵ ئەتوانێت لە سایە کار بکە مەبەسم وایە بۆیە ئەسڵی قەزەکە سیاسەتە ئەو قەیرانە حکوومەتی و ئەو حکوومەتیەکە لە ژێر ناوی فیدرالیزم و تەقسیمی قودرە لەسەر ئەساسی قەوم و قەبیلە و تایفە و دیانەتەکان و لە ژێر سایی میلیشیای چەکداری ئەحزابەکان و لەژێر ڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکایە توانێتی تا ئێرە بڕکە و دیا ئاڵوگۆڕی ناوچەکە و دنیاش هەمیشە لە بەردەم گۆڕانایە بۆی ئەم حکوومەتانە فرسەتی استقلالیان لە بەردەم کەمە تا بتوان فلای ڕەوەندی اقتصادیکان هەرچەندە بورژوازی جیهانی دەوڵەتان هێزە ئیقلیمیەکان هێزە ئیمپریالیستەکان هەتا ئێران و ئەمریکایانە استقلال لە عێراق پێک بێ بەڵام ئەمانە ئاسەنگەکانی ئەم نەوە لە حکوومەتداری و ئەو هێزانن کە لە نێو حکوومەتانەیە کایاکەن ئەگەر ئەم قرارانە جێبەجێ بکرێت بە بڕای من ڕەبتی بە بازاری جیهانیەوە هەیە وەزعی اقتصادی کوردستان تابع بە اقتصادی عێراق اقتصادی عێراقی ڕووی لە قەیرانێکە چاوەڕوان لە حاڵەتی انتیزارە بەرامبەر بە تێپەڕینی ئەو قەیرانی کە بازاری جیهانی کردوەوە ئەم جەنگ و هەرا و میلیتاریزم و باردرژیە کە هەمومان لە غەزەوە تاکو ئۆکرانیا و تا شیمالی ئەفریقا و سوودان و ئەمانەی بینین ئەمە ڕنگدانەوەی درێژەدانی قوڵبوونەوەی قەیرانێکی اقتصادیە بە بڕای من ئەبێ بازاری جیهانی ڕێبا بە عێراق بەتایبەتی لە حاڵێکە کاگەر بێت ئەبێ ژێرخانی اقتصادی عێراق بەتایبەتی کۆمەلگای دوای جەنگ ئەبێ ساز بدرێتەوە و ئەبێ فرسەت بدرێت ژێرخانی ئابووری بەتایبەتی لە بەرهمێنانی نەوت و غاز و مەوادی ژێرزەویە تا ئەو ئاسە بڕوە
کە سەرمایەکی زۆر چڕ بێتەوە لە ناوخۆی عێراقا و ئەمە ئەتوانێت شەپۆلەکانی بۆ کوردستان بێ معلومە ئەگەر بۆ نمونە ئەگەر ماوانگانە 12 تریلیۆن دینار لە بودجەی عێراق بێ بۆ کوردستان معلومە بوژانەوەی اقتصادی بەدوایە دێ هەروکەوەی بینیمان لە ساڵی 2007 تا 2013 ئەو بوژانەوەی کە لە اقتصادی کوردستان ڕووی تێکرد بەرەنجامی ئەو سەقامگیریە بوو کە بەدوای ڕوخانی سەدام و پێکهێنانی حکوومەتی عێراقی ڕوویە بەڵام مەبەست وایە وەزعی عێراق و کوردستان تابعی وەزعی سیاسی و اقتصادی ناوچەکەیە دابڕاو نییە بە تەنیا خۆیان ناتوان ئەو کارە بکەن حتا ئەگەر تەوافقیشکەن مەسەل لە سەردەمی عادل عەبدولمەهدیە قرار بوو یەکەم شەپۆل ئەقرار کرا لەگەڵ سینا بای 300 میلیارد دلار بەس بۆ دروستکردنی نیشتەجێبوون و پرد و ڕێگاوبانەکان بۆ عێراق تازەکرێ بەڵام چونکە ئەوزاعەکە سیاسی شەڕی ئۆکرانی هەڵگیرسا نەیتوانی ئەو پرۆژێ بچێتە پێشەوە بۆیە پارەکۆکو خۆی مایە و نەقەرزی پێدرا نە ئەو پارانی کە لە بازار و بانقی جیهانیە نووسۆی عێراق هیچی سەرۆژێر نەبووە بۆ عێراق کەوایە مەبەست وایە ئەسڵی قەزیەکە مەسەلەی سیاسیە ئەم ئیتیفاقانەش ئەگەر بکرێ ئەبێ پێویستی بە استقلالێکی سیاسی هەیە و بەدوای ئەوەیە ئەتوانێت ئەو قانونانە ئەو ڕێکەوتنانە بێتە قانون و لە پاڵ سەرۆژێربوونەوەی سەرمایە و لە بازاری جیهانیەوە دەرفەتێ بکرێتەوە بازاری جیهانی ڕێبا بە عێراق حسەی نەوتی خۆی زیاکە لە ئۆپێک و مەسەلەی غاز بتوانێت مشارەکە کادەسی پێ بگرێت ئەمانە ئەتوانێت سەرمایی ئەوە پێک بێنێکە جارێکی تر عێراق لە کۆمەلگایەکی دوای جەنگ دەرکێشێ بیکاتە کۆمەلگایەکی نۆرماڵ و شەپۆلەکانی ئەمەش بۆ کوردستان بە کە دیارە بە دوای خۆیان بوژانەوە دێنێ بەڵام وەکوتم ئەمە لە گرێوی ئەوەدایە کە ئایا عێراق ئەتوانێت لە چوارچووی بەرنامەی ئەمریکا و ئێران و دەوڵەتانی منتیقەکە بەرەو استقرار بڕوە ئایا میلیشیاکان کۆتاییان پێدێ ئایا دەخاڵەتی دەوڵەتانی وەکو ئێران و تورکیا و هێز و سوپایان لە کوردستانە چێتە دەرەوە ئایا حکوومەتی دروست دەبێت کە خەڵک قبولی کە مەسا حکوومەتی دوای هەڵبژان خەڵک قبولی کە و ئەوەی لێ ڕابینە کە بێکاری ئاو خزمەتگوزاری و داوا دەرمان و موچە زامنەکە ئەمانە هەمووی جێگای سوالن بەڕای من ڕەتی بە چێشمەکێش و ڕووداوەکانی داهاتووەوە هەیە. قەسرەوسا سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆنسی کرێکاری کوردستان زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوە دووبارە ماندوو نەبن. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دەینە کۆتایی بەرنامەکانی ئەم شەومان تا بەرنامەی هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.